سڵاتان لە بێم کاتتان باش لەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لە بوارە جیاوازەکانی هونەر، مۆسیقا، داهێنان و مێژوودا لەگەڵتانین تا کۆتایی بەرنامەی ئەم جارەش لەگەڵمان بن. وێنەگرێک لە شاری سلێمانی بێبەرامبەر وێنێ هاوسەرگیری بۆ کەسانە دەگرێت کە باری داراییان باش نییە. خانەوادەیەک لە شاری ئاکرێ زیاتر لە 6 ساڵە دوندرمەی شیری خۆماڵی دروست دەکەن. خانمێکی شاری هەولێر بە نەخشاندنی دەموچاو و دەستی هۆشیاری خۆپارێزی بڵاو دەکاتەوە. کچێکی دەستڕەنگین لە شاری هەولێر بە هونەر و سەلیقەی جوانی خۆیەوە پەیامی خۆپارێزی هۆشیاری دژی ڤایرۆسی کۆرۆنا بە هاوڵاتیان دەدات. ئەو بە نەخشاندنی دەم و چاو و دەستەکانی با ڕەنگی جیاواز شێوەی ماسک و دەستکێشی سەرنجڕاکێش دروست دەکات، ئەوێت کە هاوڕێکانیشی لە مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا ئاگادار بکاتەوە. لە خێزانێکی هونەریدام، باوکم هونەرمەندە، هەر لە منداڵیەوە کە باوکم بەشداری کاری هونەری و تەمسیل و حێواری دەکرد کاتێ منی لەگەڵ خۆیدا دەبرد مەشهەدەکانی ئەوم دەبینی پێم خۆش دەبوو، منش لەو تەمەنەوە لەگەڵ ئەودا بەشدار بووم، وەک تەشجیعێک بۆ من هانی دەدەم کە منش لەگەڵ ئەودا کار بکەم و خولای هونەر بم و حەزم بۆ هونەر بچێت. کاتێ وردە وردە گەورە دەبووم بە تێپەڕبوونی کات و خوێندنم تەواو کرد، خولای هونەر هەر لە مێشکمدا بوو، بەڵام بەهۆی بارودۆخی کارکردن و خوێندن و ڕێگ نەکەوت. بەڵام دواتردا خۆم بینیەوە کە خەریکی وێنە کێشان بم. لە سەرەتادا وێنەم دەکێشا لەسەر کاغەز، وێنەی جۆرا و جۆرم دەکێشا، بەڵام لە دواییدا دەستم کرد بە وێنە کێشان لەسەر جەستە، بینیم بەهرەکەی من لەو هونەرەدا خۆی دەبینێتەوە. هەر بیرۆکەیەکم هەبێ، هەر هونەرێکم هەبێ، یاخود هەر سەرنج و تێڕوانینێکم هەبێت، دەتوانم لە ڕێی هونەرەکەم و لە ڕێی جەستەی خۆم یاخود لەسەر جەستەی کەسانی تر بەرجەستەی بکەم و بە کۆمەڵگای نیشان بدەم. ئێستش کە هەرێمی کوردستان بۆ بارودۆخە خراپەدا تێدەپەڕێت و پزیشکان و هاوڕێیانی کارمەندانی تەندروستی کە لە هەموو کات و لە هەموو بارودۆخێکدا کە وەک سەربازێکی ون کە وەک سەربازێکی ئاشکرا لە هەموو کاتدایە ڕێنیۆی هاوڵاتیان دەکەن بۆ خۆپاراستن، بۆ ئەوەی خۆشەویستانمان لەدەست نەدەن، بۆ ئەوەی خۆمان بپارێزین لەو پەتایە، بۆ ئەوەی لەو نەخۆشیە نەجاتمان بێت و ئەو بارودۆخە تێبپەڕێنین. بۆیە پێویستە لە سەرمان دوور بکەوینەوە لە شوێنی قەڵەباڵغ، پێویستە دەستکێش و دەمامک ببەستین. وەکو کچێکی کورد پێم خۆشە لە ڕێی ئەو هونەری هەمە پەیامی خۆم ڕابگەێنم بۆ ئەوی هاوڵاتیان خۆیان بپارێزن و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن بۆ پاراستنی ژیانی خۆیان و خۆشەویستانیان. ئێمە لە کاتێکی وەکو ئێستادا بەهۆی ئەوەی بارودۆخەکەمان هەستیارە و بە بارودۆخێکی تەندروستیدا تێدەپەڕین، بۆیە پێم خۆش بوو کارە هونێریەکەم بەرجەستەی حاڵی ئێستامان بکات و هیوادارم لە داهاتوودا خەندە بێت و پێکەنین بێت و پەیامێکی خۆشی پێشکەش بێ ئێوە بکەم.
گۆڤار جەمال وێنەگرێکی شاری سلێمانیە و چەندین ساڵە وێنەی تایبەتی ئەو کەسانە دەکرێت کە دەچنە نێو ژیانی هاوسەرگیریەوە. ئەو بۆ ڕەچاوکردنی بارودۆخی ئابووری و کەسانش کە ناتوانن وێنە بگرن بۆ ئەوی کە وەکو یادگاریەکی شیرین لەلایەن بمێنێتەوە بێ بەرامبەر وێنەیان دەگرێت. لە کاتی تۆمارکردنی ئەم فیچەرەدا بووکو زاوایەک سەردانی ئەم فۆتۆگرافەرایان کردووە بۆی کە وێنەی ساڵیادی هاوسەرگیریان بکەن ئەوان بە خۆشحاڵیەوە باس لە کارەکانی گۆڤار جەمالی وێنەگر دەکەن. سەرەتا دەستم کردو بە کاری وێنەی سروشت دواتر لە ویدی ناخۆم دۆزیەوە و زۆر حەزم بە کارەکەمە لەبەرەوەی کە پێم خۆشە لەو ڕۆژە خۆشە لە خزمەتەوە گەنجە خۆشەویستانەیە بم. سەرەتای دروستبوونی ئەم بیرۆکەیە ئەگەڕێتەوە بۆ دەی مانگی شەشی ئەم ساڵ کە وێنەی بکوزاوایەکەم کرد بەڕاستی پێویستیان پێ بوو لەبەرەوەی کە وەزعی داراییان و مادیان زۆر خراپ بوو و پێویستە هەموو کەسێکیش لەم ڕۆژەیە چۆن ئاڵتون زەرورە بۆ گواستنەوەیان بۆ نەکۆمەڵی پێداویستی ناومەڵ زەرورە بۆ ماڵگواستنەوە ئاوەش بە هەمان شێوە وێنەگرتنیش ئێستا بۆ بە شتێکی پێویستی و زەروریات. دەستم کرد بەوەی کە بڕیارمە بۆ ماوەی مانگێک وێنەکانم بکەم بە فری. هاوکاریشم و خوشکەکەم لەگەڵا بە ناوی سۆزا جەمال و هەندێک وێنە و لەختا هەیە من ناتوانم بیگەێنم بە بووکەکە خوشکەکەم ئەتوانێت بە شێوازێکی زۆر جوان تیام بگەێنێ بۆ منە بەم شێوازە بۆسا و بە یارمەتی هەردووکمان ئەتوانین ئینشاڵڵا ڕۆژێکی خۆش و وێنەیەکی جوانیان بۆ بگرین. ساڵیادی هاوسەرگیریمانە هاتوین وێنەیەک تۆمار بکەین بۆ یادەوەری زەواجمان. ئەمە یەکەم ساڵمانە و هاتین بۆ لای گۆڤار. تۆمارکردنی ئەم وێنانە شتێکی خۆشە هەم بۆ کێچ هەم بۆ کۆڕ ئەمێنێتەوە یعنی تۆ تەمەنە بەرەو سەروتر ئەچێ خۆش ئەم شتان لەگەڵ تەمەنا بڕۆن. بەڕاستی ئەمەش لە تەمەنێکی گونجاوە ئەکرێت و ناتوانانی تاسەر ئەم شتانە بکەی لەبەرەوە بۆ ئەم تەمەنی ئێستا بۆ هەم بۆ تەمەنی پیری شتێکی زۆر خۆش ئەم یادەوەریانە بمێنەوە. ئەم ئۆڤەرەی ئەمیش پێشکەش بە خەڵکی کردووە بۆ ئەم وەزعی ئێستا بەڕاستی کارێکی زۆر باشە. هیوادارم ئەم فۆتۆگرافەرانی ئێستاش ئەم ئۆڤەرە پێشکەشی هاوڵاتیان بکەن. بیرهات گەرماوی گەنجێکی شاری دهۆکە و بەهرەیەکی تایبەتی هەیە کە دەتوانێت لاسایی زۆرێک لە دەنگبێژانی کۆچکردوی کورد بکاتەوە. بە تایبەتی ئەگەر لاسایی دەنگی خەلیل باکۆزی دەکاتەوە ناتوانانی دەنگەکانی لێک جیا بکەیتەوە. ئەو گەنجە دەڵێت کە لاساییکردنەوەی دەنگی هونەرمەندان خۆشی جۆرێک هونەرە. لێ بۆبوونا چمەرێ کاوی باژێرێ مادەنا ڕەنگی مامۆ مینا لە بەرواری لۆ 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 وەزێنا چمەرێ کاوی باژێرێ مادەنا ڕەنگی مامۆ مینا لە بەرواری کەچکە گازیت کە تێک ڕۆسیارۆ شەوە توێژ خۆدێ ناترسی بە حێلا جوانی هەیە بدارێ قامچی هەیە بکەلەکا گەرماوە هاوین هەیە دامگوت سەرزینگێ پێیاکێ ماڵا بابێ من دۆ خوڕی لا بکۆ ئەزێ عەدلان ئەحمەد ئاغای کانلاری مە چگاوا دەنگی لە عێلۆ عەشیر و عوربان الماڵا بابێ خۆ بکەم کەچکا دەبێژێ دێتە کوژن تەڕمێرە گەشنە بەری باری دەباژۆ ڤارە ڕێکا مەدیرە کەچکا لەوێ پێیاکێ دەبێ مێڤانێ منە و هەیلادای من ڕێدیرێ و گەلە جاز تێمە سەرجێرەتێ هونەرمەندێ مەزن خۆدێژێ ڕازی بێت خەلیل باکۆزی دلێ کەسێ نەتهێلا ئەبەت دلێت چ مرۆڤە نەهێلا نەرم گەل خەلکیت ئاخف ناویژی بابێ من بەلێ لەبێ بۆ دلێت چ بەشەری نەتهێلا
تا گفت باید سر شرعی مقامه که من بیجا دست خدا بنگوی خود مقامه بوده بیجد دلی چه بشری نتیلا اگه خلط یک جیکر با ما دا بیجد درسته دلی وی نتیلا خودش راضی بد از گل اجات مسر زیارتی وی گل اجا فاتحات دمه از مسر جا بینام فرد بد خودش خرا راضی بد ان از یه بچیک بومشتی من گوی خود داستان خلیل باکوزی و من از دخبار دنگ خلیل باکوزی من خودش راضی گل دوات عامل گل چوی مو حفلا و سر صباحیا منو بيك فاجي مقامة قوتين والجلك جهاز يازل كده فرين شتي من مقامة خليل باكوزي تقوتن أوي نتظني كم مثلا أزم إلى أزديد بام نقلا كم مقامة خليل باكوزي قوتن نتظني حتى بري خدام قوتو مفهما چي كر كيف أوي جلك هاد يلا عربي كايلي عن ظالم وشين دشتو زوزان الفيشاوي معبدال خود شمير ربياتو سرجل بيزو لو الو 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 عربي لي وي 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 يا هاي لا قمر من لا 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 تقارن مال مامو بري خوب دي مامي كي قمر سر حردكي شقل وبخلا مال ميراتي هرج بيجي كات خويل قال رحمتي خليل باكوزي رابو وجهداريا ويكري وجهداريا استران بيجي استرانت ويكرينو الديوان ايرنش يا خارل بري جل جرنش يا خاري حتى الشاي مثلا ابو استرانت ويش بركتن بس براستي يعني جواني جل جواني اجبر كرين استرانت وي يعني راسته هكون مرب خودت كبير هاتي اكثر مرب فرق ناكتن يعني مرب زاينتن كو ندنج خليلي بس يعني جل نزيكت كتن هاي مالا من هاي مالا من هاي مالا من تلفن مكر خليلي قدام بيرها من دبر ادب چينه با کوز خوب گرين والله مس از چوم دي فرا ام چوم گريان مسيدي وي داناسر من سيدي داناسر يوي عولي كابشتين ما بدل كلمه خود داناسر ما بري خدا ما قو أفا أزم قو أفا صالة حشتي أزم قو نولا خليل أزم حتى مقام كوي خلت كذي بري خدا ما قو والله أفا توي قال كيفاي ما 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 تشكر يعني كيف كان مازم بوي تشي بو قو أفا إيكي مثلا نيزيك تو تقليدامت كي قال كيفاي هاد يا العربي والله يا العربي بشيء محبوب طفالي مغمري سر جلبي مالي خلكي قدام بيشتتا كش شرين لبلو لو 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 شرين لبلو مالس بدانو إفارة ما سنگو برو بدل عرب دلالا دشتبك زوزانا والله دي ورا دافشنا قبل قدي مكن حنك وقالقال ولا قرديا والله دي هر عرب لي 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 عرب لي ماوەی 62 ساڵە لە ئاکرێ لەلایەن ماڵباتێکەوە لە ڕێگەی دەست و هەروەها ئەمەری کۆنەوە لا شیری بزن و شەکر جۆرە دندورمەیەکی زۆر تایبەت دروست دەکرێت کە ڕەنگەکەی سپیە و دندورمەیەکی خۆماڵی و زۆر بە تام و چێژیشە. ئەم دندورمەیە بەهۆی ڕەنگ و تامەکەیەوە لای گەشتیاران و کەسانی کە سەردانی ناوچەکە دەکەن زۆر سرنجڕاکێش و بەناوبانگە. با بێکۆ ببینین کە ئەم دندورمەیە چۆن دروست دەکرێت و تام و چێژەکەشی لە ڕێگەم فیچەرەوە ببینین. هف دندرما یا نوسیم دندرما آکره یا سرشتی هف دندرما یا کفناره سال 1958 با بمل عسکری خلاص بو چهل هبون هندک چهل هبون شیره با چهل دوشت نگی کهرب نبو به مکینه هبون یه دستی مکینه دستی هبون چونو رخدوه بفرد کرده دا و هو بوت دا وقت بوت دا هنگی بود دندرما اول مقامت فرود نک جمعه کفنی یا موزن
اف دندرمان دوری تینا قطن جیازکا یمه دستیه چکرنات سر دست بو پیرویا ام کراسدی بکورنو اینین گلک کراسدیت هین امشین کور این توجی گلک زیاده کتن یعنی اوه اگر ام 100 کیلو پیچکن امشین جیازت هین ام 500-600 کیلو پیچکن بس رغبت عالمه و کفتی سروی دندرما کف دوری هوت یا قطن دندرما کو شیر خمولیا بازار و دندرمه الحمدلله سال به سال بیشتره و خلقی که در وزور قصد خلقی که در وقت تیت قصد اوکرت کتن تیت قصد و دندرمت کتو و دندرمت خودن و زور کسش می چکری پریکو فلینا انورد کن بو پارزگیر کردستان و پارزگیر عراق حتی بو بغداد یا چویو ئیڤان کچێکی خەڵکی شنگالەوە ماوەیەکی زۆرە لە دهۆک پەیجێکی ئۆنلاینی تایبەت بەخۆی کردوتەوە ئەواتیایدا کاری دوورین و چنینی جلوبەرگی کوردی دەکات ئەو ئاڵێت کە لە ڕێگەی پەیجەکەیەوە توانیوێتی کە ئەو کارە بەخۆی دەستنیشان بکات و بتوانێت بژێوی ژیانی خۆی لەسەر دابین بکات لە ڕێگەی هونەر و سەلیقەی خۆیەوە دەشڵێت کە خەڵکێکی زۆر داخوازی دوورینی جلوبەرگی کوردی لێ دەکەن و هەروەها بۆ هەر شوێنێکیش کە بیانەوێت بۆی دەگەێنن ئەس ئیڤانم دەبەرە بادینانم عمري من 30 ساڵە ئەف کاری من هەر بچیکاتێ حەزەمە سەروی کاری بوو من ئۆنلاین شول کرد من دیت فایدەکاویە باشە خوشە شولێکی خوشە سەبرا مرۆڤی پێتێت ئی خوشە کە مرۆڤ حەجێ کرد نەی بزەحمەتە چەندێ بزەحمەت بیت هەر سانەهەی بیت چونکە مرۆڤ حەج شولی خوب کرد هەری سانەهەیە دەفوی خوشکامجی هر خارجه کلیه خلاص کرد و شنیمو او موه او شولی اونلاین دان وکو دیمو بخود چید کرد گود که خلاص کرد گود که بجی یعنی امرابم بخود چتکی بکن بچی مال رینشتینه بیکار گودم بخو اونلاین اکی بکن و گاوه شولی اونلاین باشتره چی دکان داره يخوشها كمروف حاجة كد نايب زحمة أو دي بو منتصم هكا فريكن أز دي في تشيكا هكا متشيكا جي بارنا كان كوشتي ويا دي جانتر ليه وأز تصميمات ديجي نشادم دفقو أز بخو تشيدكم وأز نشاواندم هكا بدليوان بي ديوان ويش تشيكا هر عدا كيش سكي جيتيم دا جواز بيت دا ناش تيفيري بيت دا جانتر بيت هر دهوكي وأربيلي وسليمانية مش ألمانجي بمفرد كان است دانم دیف رسمی از چند پاش از تحشید کن مروف بخوب دهاته کی دانی باستره تو پیوی حکومت بیلید